دەچینە سۆران. ئازاد ئۆمەراواییمان لەگەڵدا دەبێت. ئازاد سڵای خوا لەبێت و ئەم کاتت باش. کەشوهەوای ناوچەی سۆران و باڵەکایەتی بێگومان ئێستا کەشوهەوایەکی بێگومان ساردی هەیە، وەکو کەرکووک نییە، وەکو چیانووری وتی بارودۆخی کۆڕۆنا لە کەرکووک ئەگەر بە پلەی گەرما بێت وێرانە، بەڵام لە سۆران لەوەیە ئێستا لە حاڵەتی باشایە. کەشوهەوای ئەوێمان پێ بڵێ کەشوهەوای ئەوێ چۆنە؟ دوو پێمان بڵێ ڕێنماییە تەندروستیەکان و ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ تا چەند لە قەزای سۆران وەکو خۆی جێبەجێ دەکرێت. سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. سەبارەت بە کەشوهەوا پرسیارت کرد. کەشوهەوای ناوچەکە تا ڕادەیەک پێم و خۆشە جیاواز لە شارەکانی تری هەرێمی کوردستان، بەتایبەتی ناوچەی باڵەکایەتی ناوچەیەکی فێنکە کەشوهەوایەکی خۆشی هەیە و ناوچەیەکی کوێستانیە بە حکمی ئەوەی کەوا ناوچەکە کوێستانی زۆرەوە ساڵانە بەفری زۆری لێبارێت کوێستانەکان لە ئێستاش داخڕن لە بەفر. کەشوهەوای سۆرانیش تا ڕادەیەکی باش خۆشە. دیارە ئێمە 12 کاتژمێر تێپەڕیون لەو 48 کاتژمێرەی کەوا وەزارەتی ناوخۆ بڕیاری لێداوە بۆ قەدەغەکردنی هاتوچۆ. دیارە لە قەزای سۆرانیش هاوڵاتیان تا ڕادەیەکی زۆر باش پابەندن بەو ڕێنمایانەی کەوا دەرکراون، هاوڵاتیان نایەنە دەرەوە و خۆپارێزیەکی زۆر لایەن هاوڵاتیان بەری دەکرێمەش زیاتر بۆ هۆشیاری هاوڵاتیان ئەگەڕێتەوە کەوا پابەندن بە ڕێنمایەکانی تەندروستی بۆ خۆپارێزیان لە ڤایرۆسی کۆرۆنا. دیارە ژووری ئۆپراسیۆنی سۆران کەوا ئەو بڕیارانەی بۆ ماوەی 48 کاتژمێر دەری کردوون، سەرجەم ئەو بڕیارانەی پێشوو کەوا بڕیار درابوو کتابیان بۆ کرابوو هەڵوەشاونەتەوە جگەلەوەی کە کارمەندانی تەندروستیەوانەی لە ئەرێکدان ڕێگان پێدراوە کەوا هاتوچۆ بکەن، هەروەها کارمەندانی کارەبا کەوا بۆ تێکچوونی کارەباوانە ئەتوان بچن کارەبا چا بکەنەوە، هەروەها میراوەکان ڕێیان پێدراوە و تانکەرانی ئاو شۆفێران ئەوانیش ڕێگان پێدراوە کەوا بڵێن هاتوچۆ بکەن. جگە لەمانە ئەوانەی تر هیچیان ڕێگە پێ نەدراون کەوا پێشتر ڕێگا بە هاوڵاتیان ئەدرا بۆ ڕەز و باغیان بسنەوە باغەکانیان، ئەمانە هەڵوەشاونەتەوە. هەروەها غازیش لە بەردەوامی هەیە ڕێگە پێدراوەکەوا لە کۆڵانەکان غاز بۆ هاوڵاتیان بگوازرێتەوە. من میوانێکم لەگەڵ ئەبێتن مامۆستا سالار کاڕی دلاوەر وتەبێژی هاتوۆی سۆران بۆ زانیاری زیاتر من ئەسمەلای ئەو کاڕای سڵاوت لێبێتن تا چەندە بڕیارەکان چوونەتە بواری جێبەجێکردن لە قەزای سۆران. بە ناوی خودای گەورە میهرەبان. دیارە هەر لە سەرەتای قەدەغەی هەستۆ لە سنووری بەڕێوەبەراتەکەمان بە هەر چوار قەزای سۆران مێرگسۆر ڕواندز چۆمان بەسەرجەم نەحیە و دێهاتەکانیانەوە خەڵک تا ڕادەیەکی باش پابەند بووە، هاوکاری هێزە ئەمنیەکان بووە و هاوکاری هێزەکانمان بوو وەکو پۆلیسی هەستۆ، وەکو ئاسایش، وەکو پۆلیس و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستانیە بە باشی جێبەجێ کردو لە بارەی خۆپارێزی و تەندروستی گشتیەوە خۆیان پاراستووە و تا ڕێژەیەکی وا ئەتوانم برێم سەر و سەدا 95 هاوڵاتیان پابەند بوونە بە شێوەیەکی گشتی. لە ماوەی ئەو ڕۆژانەی قەدەغی هاتۆ تا ئێستا وکە چەند ئۆتۆمبیل غەرامەکراوت؟ بەێ ئەو ئامارانەی کەوا لە بەردەستی ئێمەنە لە سەرجەم بنکەکان و بەڕێوەبەراتی بەشەکانمان کە بۆمان گەڕانەوە بۆ بەشی ئامار و لەوێ بۆ بەشی ڕاگەاندن لە ڕۆژانی ئەوەلیەوە تاکو ئەمڕۆ کە قەدەغەی هاتۆ پیادە کراوە زیاتر لە 900 وەسلی زۆرا زۆر کراوە و لەو نێوانیشاندا 200 وەسل بە پێی بەیانی ژمارە نۆرزەی ساڵی 2020 وەزارەتی ناوخۆ هێبژاردنیان بۆ کراوە بۆ ئەو شێفەرانەی کەوا پێشەری قەدەغەی هاتووان کردووە و زیاتر لە چەند ئۆتۆمبیلی دەستی بەسەرداگیراوە و لەگەر دەماتۆسکیل. غەرامەی بڵێم سولەی 100,000 کامە ئۆتۆمبیل ئەگرێتەوە؟ ئایا هەر سەرپێچێک بکرێت ڕاستەخۆ بە 100,000 دەرامەک بە یاخود تەنها ئەوانەی سەرپێچ کردن؟ خۆی ئێمە چەندین ئوسوول و چەندین شێواز میکانیزمان هەنە بۆ غەرامەکردنی سەرپێچکاران، وەسلی ئاجیلی فەوری وەسی تەبلیغە کە لە ڕێی بەڵگەنامەکانەوە پیان نەدرێت و لەگەر وەسلی جیهازی SMS کە لە ڕێگەی کورتنامە بوانەگەڕێتەوە
بەڵام ئەوەی ئێستا کەمە بەکاری دێنین وەستی ئازیرێ بۆ بەیانی ژمارە 19 ساڵی 2020 کە دوو بەرگەن لە بەرگەیە کەمە 100,000 دینار و لە بەرگەی دۆمیش ئەگەر هات و هەر شوفێرێک دووبارەی کردەوە 300,000 دینار پێبژاردەکردن و لەگەر دەست بەسەرداگرتنی ئۆتۆمبیل بۆ ماوەی 5 ڕۆژ. ناوە چەند ئۆتۆمبیلێکە بینی هاتووەکەن ئەم ئۆتۆمبیلانە چون کەوا ڕێگەیان پێدراوە هاتووە بکەن لە ناو شار؟ بەرێ ئەم ئەوڕۆکەت زیاتر لە 8 بازگا لەوێ دەوام دیتووە و لێ پێچینەوەم کردەوە وەک خۆم هەر هەمویان ئەوانە کەوا کارمەندی تەندروستین دەچنە سەر دەوامی خۆن یاخو کارمەندی هێزەکانی ناوخۆ هێزەکانی پێشمەرگن ئەوانن یان خون ئەوانەی کەوا حاڵەتی شتەواریان هەیە یاخو ئەوانەی غازدا بەشەکەن یاخو ئەوانەی کۆمپانیای شارەوانی و گروپەکانی پاکەرەوەن لەمانە بترازی هیچ ئۆتۆمبیلێک ڕێگەی پێ نەدراوە هەمووشۆ بکە. سپاس بۆ خێرایی لاوەر وتەبێژی هاتوۆی سۆران. بەڵێ ماستە سالار نەمەوێ ئەماژە بەوەش بکەم کەوا بەڕێوەبەراتی تەندروستی سۆران لە قەزاکە بڕیاری داوە تیمی هاتوچۆیان بڵێن تیمی تەندروستیان پێکهێناوە بۆ ئەو هاوڵاتیانەی کەوا نەخۆشی درێژخایانیان هەیە لە ماڵەوەوە توانای ئەویان نییە کەوا ڕێگەدراویش نییە بستنە دەرەوە بۆیە ژمارەکانی خۆیان بڵاو کردوونێتەوە تەندروستی سۆران هەر هاوڵاتیەک پێویستی بەوە بێکەوە پێویستی بە چارەسەری تەندروستی هەبێتن تەلەفۆنیان بۆ ئەکرێت و دەستنەوە لە ماڵەکانیان چارەسەریان بۆ دەکەن. بەڵێ سواز بۆ تۆ پامنێرمان ئازاد ئۆمەراوایی لەگەڵمان بوون.